لە یەکێک لە یاریەکانی هەفتەی هەژدەیەمینی خولینایەبی کوردستان هەولێری کۆتاییمینی ڕیزبەندی میوانداری سەید سادقی کرد. هەولێر دوای گۆڕینی ڕاهێنەر هەوڵی بەدەستهێنانی سێخاڵی یاریەکەی دەدا. نیوەی یەکەم هەولێر بە تەواوی کۆنتڕۆلی یاریەکەی کردبوو. سەید سادقیش بە بەرگریکردن هەوڵی خاوێن هێشتنەوەی گۆڵەکەی دەدا. لە ناوەڕاستی ئەم نیوەیە هەولێر توانی بە گۆڵ بگات کاتێک جوامێر حەمە ئەمینی بەرگریکاری سەید سادق بە هەڵە گۆڵی لە خۆیان تۆمار کرد. کوڕانی هەولێر بەوە نەوەستان و دوای تێپەڕبوونی 7 خولەک گۆڵی دووەمیان لە ڕێگەی فەرمانوریاوە تۆمار کرد. بە چەند هێرشێک سەید سادق هەوڵی کەمکردنەوەی جیاوازەکەی دەدا، بەڵام سەرکەوتوو نەبوون و نیوەی یەکەم لە بەرژەوەندی هەولێر بە کۆتایی هات. نیوەی دووەم دەستی پێکرد. سەید سادق بە چەند هێرشێک هەوڵی گۆڵیدا. ئەمەش بووە هۆی ئەوەی لە خولەکی 63 یاریەکە لە ڕێگەی فەرمان عوسمان بە گۆڵی یەکەم بگات. سەید سادق هەوڵی یەکسانکردنەوەی دەدا و هەولێریش بە هێرشی هەڵگەڕاوە مەترسی دەخستە سەر گۆڵی سەید سادق. لە خولەکی هەفتە محەممەد هاوار بە تۆمارکردنی گۆڵی سێیەم سەید سادقی بێهیوا کرد. لە کۆتا خولەکی یاریەکەش هۆگر حوسێن لە ڕێگەی لێدانێکی سزا گۆلی چوارەمی بۆ هەولێر تۆمار کرد و کۆتایی بە یاریەکە هێنا. ڕاستی ئەمە هیچ شتێکمان نەما بوو لە دەور لە دەستنەوە خۆتان دەزانن لە ڕیزبەندی ئاخرین و بە هەموو توانایەکەوە یاریمان کرد. سوپاس بخوا دەستی یاریزانەکان خۆشبی بەدر یاریان کرد. توانیشمان سێخارەکە بەدەست بینی ئینشەڵا بەردەوام دەبین لەسەر ئاواستا. بەڕاستی لە ڕووی پلان و لە ڕووی بەهێزی یاریزانەکان لیاقەی تۆزە گرێنم لە لیاقەکانی هەزارە ئینشەڵا بەرەو پێشتریان دەبن، بەڵام لەسەر پلانەکانم بەڕاستی زۆر باش بن. نارم دەتەقەی شەوتوی یەکەم دووەم عەفوان یعنی زۆر خراپبوون، پرژێ و چیان پێدا بوو ئەو یاریزانانە، بەڵام لە ڕووی ئینشەڵا لە ڕووی تەمینەوانە حەل دەکەین و زۆر سوپاسیان دەکەین. بەڕاستی ئەدایەکی زۆر باشیان پێشکەش کرد. بەم ئەنجامە هەولێر بە کۆکردنەوەی 15 خاڵ و بە جیاوازی 1 خاڵ لە پێش شەقڵاوی کۆتاییمینی ڕیزبەندی دەبینرێت. سەید سادقیش بە کۆکردنەوەی 25 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندیەکە مایەوە.